بەڕاستی بوون بە کاندید عیبە نییە ئەگەر عیبەیە بۆ حیزبەکانی دەسەڵات کاندیدیان هەیە بۆ حیزبەکانی ئۆپۆزیسیۆن کاندیدیان هەیە ئەگەر ئێمە بە مێژووی وڵاتانە بڕۆینەوە بۆ نمونە گەورەترین هەڕەم لە میسرا لە ماوەی 25 ساڵە دروست کراوە ئێمە ماوەی حکومڕانیەکەمان وا خۆی تقریبان نزیکە بێتەوە لە 35 ساڵ لە 35 ساڵ نزیکە بێتەوە کە نەتوانین پرۆگرامێک دانین بە هەبوونی ئەم هەموو ئەدیبوون و سەر و بابەتی دەرچوونی بڕیاری دادگای فیدراڵی بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەک تاپۆیەک وایە لە گیرفانی فەرمانبەرانە لە داهاتووە بتوانن یاخود ئومێدێکیان بەم تاپۆیە هەبێ لە تاپۆ زیاترە بە تەسەوری من ئەگەر نەبێ بە مەسەلەی ڕێفراندۆمەگە و تاپۆکەی ناو گیرفانیان خەمی ئەوان تەنها کۆکردنەوەی پارە خەمی ئەوان تەنها کۆکردنەوەی هەبوونی زیاترین ڤێلا و خان و عقاراتە کە نابێ حکومڕان ئەو سیفەتانەی تێدا بێ بەڕاستی ئەبێ حکومڕان لە خەمی میلەتەکەیدا بێ هەموو کارێک بکا بۆ سەربەرزی میلەتەکەی هەمیشە فەرمانبەرانی هەرێمی کوردستان 3 مانگ لە دوای حکوومەتی عێراقەوە بوون سەرۆکی دادگا ئەم پرسیارەی دووبارە ئەکردەوە ئەیوت ئایا ئەمانە هاوڵاتی عێراقی نین کردنی هەڵبژاردن ئەچێتە خزمەتی دەسەڵاتەوە و ئەچێتە خزمەتی ئەو کەسانەی کە مافەکانتان پێشێلەکەن کە مافەکانی خەڵکیان چەندین ساڵە نەداوە بینەرانی خۆشەویستم کاتتان باش لە هەر کوێیەکەن ساغ و سەلامەت بن گفتوگویەک لەگەڵ بەڕێز کاک سامان عەلی ساڵح ژاژڵەی یەکەین مامۆستا سامان کاندیدی ژمارە 5 لیستی هەڵوێستە دەیەوێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چۆن گرفتەکانی پەروەردە لە هەرێمی کوردستان چارەسەرەکە یاخود ئەو گرفتانە کامانن کە پێویستیان بە چارەسەرە کاک سامان بەخێر هاتی زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس کاک سامان با لەوە دەست پێ بکەین ئەوە تقریبا نزیکی 2 مانگێکە بێ قوتابخانە لە هەرێمی کوردستان کراوەتەوە مانگێک زیاترە قوتابخانە لە هەرێمی کوردستان کراوەتەوە بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو موچە نییە موچە دوا کەوتووە بەڵام هیچ ناڕەزایەتیەک نابینرێ هۆکاری نەبوونی ناڕەزایەتی مامۆستایان یاخود چوونەوەیان بۆ دەوام بەبێ هیچ مەرج و پێشمەرجێک بۆ شیێگەڕێتەوە بەناوی خوای بەخشندەی میهرەبان پێشەکی سپاس بۆ بەڕێستان بۆ سبەی بۆ ئەم دەرفەتە ئەوەی ڕاستی بێ چەندین جار لەم وەرزی هاوینەدا ئێمە هەوڵی خۆپشاندانمان داوە و دەستگیر کراین لەسەر بانگەشەکردن بە خۆپشاندان ڕێگریمان لێکرا ڕێگەیان پێنەداین خۆپشاندانکەین بۆ داواکردنی مافەکانمان لەبەرەوەی ئێمە لە پێمان باش بوو لە وەرزی هاوینە داواکاریەکانمان بخەینە ڕوو هەوڵی جێبەجێکردنی بدەین بۆ ئەوەی لە سەرەتای هەموو ساڵێکی نوێی خوێندنە مناڵانی هیچ کەسێک و مناڵانی خۆشمان نەبنە قوربانی بایکۆتێکی دوور و درێژ بەڵام بەداخەوە لە باتی وەڵامدانەوەمان هێزە ئەمنیەکان دەستگیریان کردین نەبوونی ناڕەزایی و خۆپشاندان ئەگەر مەبەست تەنها خۆپشاندان وێ ڕاستە خۆپشاندان نییە ئێستا بەڵام ناڕەزایەتی لە دڵی هەر تاکێکی هەرێمی کوردستاندا بوونی هەیە هەر لە سیستەمی سیاسیەوە بیگرە هەتا هەموو جمگەکان لە هەرێمی کوردستان تاچی کورد لەم بارودۆخەی کە ئەگوزەرێ بەڕاستی تا دوا ڕادە ناڕازیە و دەیەوێ گۆڕانکاریەکی ڕیشەیی بێتەکایەوە هەم ژیانی هاوڵاتیان بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی و هەم ژیانی مامۆستا و قوتابیان و خوێندکاران بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی پەروەردە پێویستی بەوەیە ساڵ بە ساڵ بەرەو پێشتر بڕوە بابەتی تازە بێتە ناو پەروەردەوە شان بەشانی وڵاتان لە کاروانی پێشکەوتن دوانەکەوین بەڵام بەداخەوە ئێمە لە ژێرسایی دەسەڵاتێکدا دەوامەکەین کە تەنانەت ئامادەنیە مافی مامۆستاکان و کادیرەکانی پەروەردە دابین بکە و مافی لەو طبعاً بە ناڕاستە و خۆش مافی قوتابیان و خوێندکاران و منداڵان و گەنجان هەمووی پێشێل کراوە بەڵاشە مامۆستا لە دنیاە کەرتی پەروەردە لە ئەولەویاتی کارەکانی هەر حکوومەتێکە بۆ لە وڵاتی خۆمان ئەوەی تۆ تێگەیشت بێتی بە ئەزمموی خۆت بە ئەزمموی چەند ساڵەی مامۆستایەتی خۆت و متابعکردنت لە ڕووی سیاسیەوە بە ئەزمموی خۆت بۆ لە وڵاتی خۆمان کەرتی پەروەردە هەمیشە لە ئەواخیری کاری حکوومەتەکانە
بەداخەوە ئەیڵێم لە سەر تا سەری جیهانە بە درێژایی مێژوو لێی بکۆڵەرەوە لە ناو هەموو میلەتانە گرنگیدان بە پەروەردە هەم لە ڕووی جەستەیی هەم لە ڕووی فکریەوە یەکێک بووە لە پێشەنگی کارەکانی هەر میلەتێک و ئەو کەسانەی کە خوێنەوار بوون و ویستویانە گەلەکەیان ڕۆڵەکانی گەلەکەیان تا دوا ئاست هۆشیار بن تا دوا ئاست خوێندەوار بن تا دوا ئاست داهێنەر بن تا دوا ئاست پڕچەک بن بە زانست و بە زانیاری کۆمەڵێک سەرکردە بوون کە بەڕاستی خەمی گەل و میلەتیان بووە بەڵام بەداخەوە ئەوەی ئێمە ئەیبینین لە ماوەی 33 ساڵی ڕابردووە جگە لە دروستکردنی ئاستەنگ و ڕێگری و بربەست لە بەردەم پرۆسەی پەروەردە لە بەردەم پێشکەوتنی پرۆسەی پەروەردە شتێکمان نەبینیوە ڕەنگە لێرە و لەوێ هەوڵێک هەبوو بێ لەلایەن هەندێک دڵسۆزەوە سەر بە هەر حیزب و لایەن و گروپێک بن جێگای دەستخۆشیە ئەوانە جێدەستیان دیار بووە بەڵام بە شێوەیەکی گشتی دەسەڵاتی کوردی وا هەز دەکەی ئەم دەسەڵاتە دژی میلەتەکەی خۆی بێ وا هەز دەکەی ئەم دەسەڵاتە محارەبەی تاک بە تاچی ڕۆڵەکانی گەلی کورد بکە بۆ ئەوەی هەنگاوێک بەرەو پێشەوە نەڕوە خەمی ئەوان تەنها کۆکردنەوەی پارە خەمی ئەوان تەنها کۆکردنەوەی هەبوونی زیاترین ڤێلا و خان و عقاراتە خەمی ئەوان بۆتە قاچاقچێتی خەمی ئەوان بۆتە کۆمەڵێک کار کە نابێ حکومڕان ئەو سیفەتانەی تێدا بێ بەڕاستی ئەبێ حکومڕان لە خەمی میلەتەکەیدا بێ هەموو کارێک بکە بۆ سەربەرزی میلەتەکەی بۆ خۆشگوزەرانی و خۆشنودی میلەتەکەی نەک بە پێچەوانەوە ئەوەی ئەبینین بەداخەوە هەمووی پێچەوانێ ئەو گرنگی بەلایانی سەربازی ئەدرێت هەمان ئەو گرنگیە بەلایانی شارستانی و مەدەنی و پەروەردە ئەدرێت لە هەرێمی کوردستان بەداخەوە نەخێر سادەترین نمونە لە ساڵی 2016ەوە بە بڕیارێکی بەڕێنماییەکی حکوومەتی هەرێمی کوردستان پلە بەرزکردنەوەی فەرمانبەران لە ناویاندا مامۆستایان ڕاگیراوە فەرمانبەرانی شارستانی لە ماوەی ئەم ساڵانەی ڕابردووە چەندین جار بەرجۆمان دەکەوێت یا دەبینین و دەبیستین پلە بەرزکردنەوە بۆ هێزە سەربازیەکان هەیە دامەزراندن بۆ هێزە سەربازیەکان هەیە بەڵام بەداخەوە تا ئێستا ئاوڕێک لە فەرمانبەران لە مامۆستایان لە فەرمانبەرانی شارستانی نادرێتەوە بە هیچ شێوەیەک ئەمەش خۆی لە خۆیدا ئەومان پێ دەڵێت کە کەرتی شارستانی وەلانراوە و پشتگوێ خراوە و گرنگی دراوە بە کەرتی سەربازی یعنی ئەم دەسەڵاتە دیارە گرنگی نە بە پەروەردە نە بە لایەنەکانی تر نادا هەموو بوارەکانی تری خستۆتە پەراوێزەوە تەنها دەیەوێت گرنگی بە کەرتی سەربازی بدا کۆمەڵگە بەرە و بە سەربازگەکردن بەرێ و ئەمەش بەڕاستی پێم وابێ داهاتوێکی باشی نابێ و هەر میلەتێک بێوێ لە کاروانی پێشکەوتن دوانەکەوێ پێویستە یەکەم پێشەنجی و ئەولەویەتی کارەکەی گرنگیدان بێ بە پەروەردە و بە فێرکردن و بە ژیانی کادیرەکانی پەروەردە و مامۆستایان لە ماوەی ڕابردوودا جەنابەت یەکێک بووی لەو کەسانی کە حزورێکی بەردەوامت هەبوو لە ئەو سکاڵایانی لە دادگای فیدراڵی ئەکرا حزورێکی بەردەوامت هەبوو لەو گفتوگۆیانی کە لە نێوان مامۆستایانی ناڕازی و لیژنە و شاندەکان هەبوو لە ئەنجومەنی نوێنەرانی عراقی ئەو وەفدانی کە چوون بۆ بەغداد بۆ گەیاندنی ناڕەزایەتیەکان بە حکوومەت و لایەنە بەرپرسەکان لەوێ ئێستا ئەگەر جەنابەت ببیتە یەکێک لە کاندیدە سەرکەوتووەکانی لیستی هەڵوێست چۆن ئەتوانی لەوێ باس و یاخود بەرگری لە مافی فەرمانبەران بکەیت بەڵێ ئێمە ئەوەی ڕاستی بێ وڵام ئەمەوێ پێشێکی سپاس بەوە پرسیارە ئەمەوێ پێشێکی شتێک بڵێم سپاسی دوو بەڕێز بکەم کە هەمیشە پاڵپشت و هەماهەنگمان بوون لە سەردانەکانمانە یەکەمیان بەڕێز دکتۆر غالب محەممەد علی سەرۆکی لیستی هەڵوێستە حالیەن و خاتی یوسرا ڕەجەب کە پێشتر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق بووە بەڕاستی دوو پاڵپشت هەموو کار ئاسانێکیان بۆ کردوین بۆ ئەوەی بچینە بەغدا بەرپرسانی عێراق چ حکومی چ پەرلەمانی چ حیزبی ببینین و دەنگی مامۆستایانی ناڕازی دەنگی خەڵکی هەرێمی کوردستانیان گەیاندووە بە دەسەڵاتدارانی بەغدا و بە ئەوانەی خاوان بڕێر بە دەستەکانی بەغدا ئەوە جێی ئاماژەیە من لە هەموو مناسبەیەکە لێرە بێ و لە شوێنی تر بوو بێ سوپاسم کردوون و جێگەی تەقدیرە ئەگەر خوا کردی و سەرکەوتین پێشەکی ئەڵێم ئەگەر کاندید بوونمان ئەبێتە هۆکاری ئەوەی خێر و خۆشیەک بە میلەت بگەێنین خوای گەورە سەرکەوتومان کە و ئەگەر کاندید بوونمان ئەبێتە مایەی کارێکی خراپە خوانەخواستە بۆ میلەتەکەمان هیوادارم سەر نەکەوین ئەمە بەڕاستی چەند جار من ئەم نزایم کردووە ئەو کارە باشە کە بتانی ویژدانی خۆت ئاسوودەکەی کە بتانی خی گەورە لە خۆت ڕازیکەی کە بتانی بۆ بەرژەوەندی گشتی کار بکەی کارێک جێگەی سەربەرزیە جێگەی شکۆمەندیە
جێگەی فەخرە کە بتوانی خزمەتی گشتی بکەی لە پاڵیان ڕەنگە بەرژەوەندی خۆشتی تیاابێ ئەوە ئینکاری ناکرێ بەڵام خزمەتکردنی میلەتەکە دێکێکە لە سەر بەرزیەکان کە بە هەموو کەس نابڕێ بێگومان هەر کەسێک لە بوارەکەی خۆی دەکار بک پێم وابێ سەرکەوتوترە ئێمە لە حاڵەتێکدا ئەگەر خوا کردی و دەرچوین بووین بە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەموو توانە و زەمانە خەینەکار وەک پێشتر کە تەنها مامۆستایەک بووین زیاد لە 25 بۆ 30 جار سەردانی بەغدا و ناوەندەکانی بڕیاری عێراقمان کردووە دەنگی مامۆستایان مانگەیاندووە خەمی پەروەردە و هاوڵاتیان مانگەیاندووە خەمی خاوەن پێداویستیەکانی تایبەت و هەژاران مانگەیاندووە خەمی خانەنشینان مانگەیاندووە و خەمی تاک بە تاچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان مانگەیاندووە هیوادارین لەوێ بتوانین جێپەنجەمان دیار بێ و شتێک بۆ میلەتەکەمان بکەین کە لە دوا ڕۆژدا هاوڵاتیان بە دڵێکی پاکەوە بە ڕوویەکی گەشەوە هیچ نەبێ مەرحەبایەکمان بکەن بڵێن ئەمە جێدەستی دیار بووە و کارێکی بۆ میلەتەکەی کردو لە ماوەی ڕابردوودا گەر هەڵە نەبم ینی حزورێکی بەردەوامت هەبووە لە دادگای فیدراڵی وەڵامی پرسیارەکەم هێشتا وەرنەگرتووە لە دادگای فیدراڵی چۆن باس یاخۆ چۆن تێڕوانینیان چییە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئایا فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڕاستی ستەم لێکراون و بۆ دادگای فیدراڵی ناتوانێت ئەو مافە بۆ فەرمانبەران وەربگرێتەوە بەڵێ بەڕاستی ئێمە سکاڵامان هەبوو لە دادگای فیدراڵی چەندین سکاڵامان هەبووە نەک سکاڵایەک هەموو دانیشتەکان ئێمە لە دانیشتەکانە ئامادە بووین سەرۆکی دادگا چەندین جار پرسیاری لە ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران یان داوای کردووە کە ئامادە بێ و ئەم پرسیارەی ئاراستە کردووە وتوێتی تۆ وەک فەرمانبەرێکی حکوومەتی عێراقی موچەی مانگی چەنە وەرگرتووە بۆ نمونە لە مانگی 11 بووین وتوێتی مانگی 11 وەرگرتووە پرسیاری لە ئێمە کردووە موچەی مانگی چەندتان وەرگرتووە وتمانە بۆ نمونە موچەی مانگی 7مان وەرگرتووە یا 8مان وەرگرتووە هەمیشە فەرمانبەرانی هەرێمی کوردستان 3 مانگ لە دوای حکوومەتی عێراقەوە بوون سەرۆکی دادگا ئەم پرسیارەی دووبارە ئەکردەوە ئەیوت ئایا ئەمانە هاوڵاتی عێراقی نین ئەم مامۆستایانەی هەرێمی کوردستان ئایا ئەم مامۆستایانە بە پێی دەستور هاوڵاتیەک نین لە هەرێمی کوردستان نیشتەجێبن و هەمان ئەرک و مافیان هەیە بۆچی ئێوە موچەی مانگی 11 وەرەگرن بۆچی ئەوان موچەی ئەمان 3 مانگ لە دوایە ئەمە پرسیارێک دارەیەکی تر لە پرسیارەکانی کە هەمیشە ئاراستەی ئەکرد ئەیوت ئێوە هەر کێشەیەکتان لەگەڵ حکوومەتی هەرێم هەیە لە نێوان خۆتانە یەکلاییکەنەوە بۆ فەرمانبەر ئەکەنە قوربانی بەڕاستی هەوڵەکانی وەک عەرزم کردن دکتۆر بەڕێز دکتۆر غالب محەممەد عەلی لەگەڵ دەستەی داکۆشی مامۆستایان کە خۆم یەکێک بووم لە سکاڵاکاران لەوێ و هەندێک بەڕێزی تریش ئامادەییان هەبوو لەوێ وەڕوونکردنەوەی بارودۆخەکە بۆ سەرۆکی دادگا بووە هۆی دەرچوونی بڕیاری دادگای فیدراڵی بە تەوتینکردنی موچە کە بەداخەوە هەندێک لە حیزب دەسەڵاتدارەکان جێگە و پێگەی خۆیان بەکارهێنا بۆ لاوازکردنی ئەو بڕیارە و دواخستنی جێبەجێکردنی و ئیشاءالله لە داهاتوویەکی نزیکە هەوڵ ئەدەین کە بە تەواتی وەکو خۆی جێبەجێ بکرێت بابەتی دەرچوونی بڕیاری دادگای فیدراڵی بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەک تاپۆیەک وایە لە گیرفانی فەرمانبەرانە لە داهاتووە بتوانن یاخود ئومێدێکیان بەم تاپۆیە هەبێ لە تاپۆ زیاترە بە تەسەوری من ئەگەر نەبێ بە مەسەلەی ڕێفراندۆمەگە و تاپۆکەی ناو گیرفانیان بەڵێ بڕیاری دادگای فیدراڵی بەرزترین بڕیارە لە دادگایکی عێراقیەوە دەرچوو بێ بڕیارەکانی دادگای فیدراڵی مەجای تانە لێدانی نییە و ناتوانرێت تەفسیری جیاجای بۆ بکرێ بەڵێ ئەبێ موچەی فەرمانبەرانی هەرێم تەوتین بکرێ ئەمان لە ترسی ئەوە یەکسەر هێنان پرۆژەیەکیان هێنا بە ناوی هەژماری منەوە و بەشێکی باش لە فەرمانبەران تا ئێستا هەژماری منیان پڕ نەکردوێتەوە من خۆم یەکێکم لەو فەرمانبەرانە کە پڕم نەکردوێتەوە و ئومێدی تەوتینمان هەیە و بە ئومێد نابین و دڵنیایان ڕۆژێک جێبەجێ دەکرێ و ئێمەش هاوشێوەی فەرمانبەرانی عێراق ئەتوانین هەموو ئاسانکارێک لە بانکە عێراقیەکانەوە وەربگرین و بە ئومێدی ئەوەیان بتوانین لەقی بانقەکانی ڕەشید و ڕافیدەین لە شارەکانی هەرێم بکەینەوە بۆی هاوڵاتیان سوودبند بن هاوڵاتیانی هەرێمی ژۆک و هاوڵاتیانی شارەکانی تری عێراق ینی تا ئێستا ئومێدێک ماوە بە ئەو بڕیاری دادگای فیدراڵیە بەڵێ ئومێدێک ماوە و ئەگەر کەم تەرخەمیەک هەبوو بێ لە جێبەجێکردنا لە ئەنجامی مجاملەکردنی هەردوو حکوومەت بۆ حکوومەتی عێراقی بۆ حکوومەتی هەرێمیە ئەمان بۆ ئەوان بەڵام پێم وابێ ئومێدەکە زۆر گەورەیە و دەمێنێ و ئیشەڵات تەوتین جێبەجێ دەکرێت مامۆستا سامان
ئەو کێشانە کامانن کە لە ناو پرۆگرامی خوێندن هەیە خۆتە زانی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە هەرێمی کوردستان چەند جارێک بابەتی پرۆگرامەکان و کۆپیکردنی پرۆگرامەکان لە وڵاتانی دیکە و هاوردەکردنیان بۆ هەرێمی کوردستان کێشە و دەنگۆی لە ناو مامۆستایان و خەڵکی خوێنەواری وەکو جەنابتانە دروستە کرد. ئەمە چەند کێشەیەوە سەرنجە لە لای ئێوە و ئێوە دەتانەوێ بەو پێگەی کاتانەیە بەدەسی بێنن بتوانن گۆڕانکاری بەسەرا بێنن. بەڵێ بەڕاستی لە ساڵانی نەوەتەکان من تازە دامەزرا بووم لە یادمە هەندێک لە سەرپەرشتیارە بەڕێزەکان داوایان لە مامۆستایانە کرد کە سەردانی قوتابخانەکانیانە کرد ئایانوت هەر سەرنجێکتان لەسەر پەرتوکەکان هەیە هەرێکەوە لە پسپۆڕی خۆیدا سەرنجەکان بەرز کاتەوە بۆ بەڕێوەری قوتابخانەکەی ئەویش بە ڕۆڵی خۆی بەرزی کاتەوە بۆ پەروەردەکان و وەکو راپۆرتێک بڕۆ بچێتە بەشی توێژینەوە و لێکۆڵینەوە دواتر ئەوانش بۆ پرۆگرامەکانی بنێرن هەتاکو دەستکاری پرۆگرامەکان بکرێ و بەو ئاستەی کە خەڵک ئەوێ بەڵێ کۆپیکردنی پرۆگرام لە وڵاتێکەوە بۆ شوێنێکی تر پێم وابێ کارێکی خراپە لەبەرەوەی هەر میلەتێک خاوەنی عورف و عادەتی خۆیەتی هەر میلەتێک خاوەنی کللتوری تایبەت بە خۆیەتی پێویستە پرۆگرام کە دەخرێتە بەردەستی قوتابی ڕنگدانەوەی عورف و عادەت و هەڵقوڵاوی ڕگوڕیشەی کللتوری ئەو میلەتە خۆی بێ بۆ ئەوەی قوتابیەکە زیاتر پێی ئاشنابێ لەگەڵ ژینگەکە بگونجێ بەڵێ هەندێک گرفت هەیە لە کۆپیکردنی پرۆگرامەکان بەڵام پێم وابێ لەم ساڵانەی دواییدا بەرەو باشی ڕۆشتووە بەڵام هێشتا هەر بەز نییە ئەو بەرەو باشبوونە هیوادارین پرۆگرامەکان بگاتە ئاستێک کە هەم قوتابی ماندوونەکە و هەم بتوانێ لەگەڵ قوتابیدا بگونجێ زۆر جار قوتابیانی پۆلی 12 گلەی ئەویان هەیە پۆلێکی تریە قوتابێکی پۆلی یەکەمی سەرەتایی یا دووەمی سەرەتایی جانتاکەی هێندە قورسە پێم وابێ کێشی جانتاکەی لە کێشی قوتابیەکە خۆی زیاترە کە ئەمەش کارە ساتێکە و پێم وابێ ڕەچاوی باری تەندروستی و جستەیی هەموو قوتابیان نەکراوە لە کاتێکدا لە ناو پەروەردەدا ئەبێ ڕەچاوی جیاوازیەتە کەسەکان بکرێ و هیوادارم پێداچوونەوەیەکی باش بکرێ یعنی تۆ مەرج نییە بتەوێ کتێبێکی 500 لاپەڕەیی یا 400 لاپەڕەیی بتەوێت لە 6 مانگدا بخەیتە مێشکی قوتابیەکەوە ئەوەی گرنگە بە قوتابی بگە ئەو شتەیە کە سوودی لێ دەبینێ و کە ئەتوانێت ئەو قوتابێ فێری بوو بتوانێ دوایی ئەو سوودە بگێنێ بە کۆمەڵگاکەی یا لە هەر بوارێکدا بەکاری بێنێتەوە نەک تەنها منهەجێک بێ لە ڕووی کەمیەتەوە زۆر بێ بەڵام کوالیتی نزم بێ پرۆگرامەکان عفوم کە کوالیتیان بەرز بێ باشترە کەم بێ و کوالیتی بەرز بێ زۆر باشترە لەوەی زۆر بێ و کوالیتی نزم من هەر بۆ تەییدن بۆ فەرمایشتەکەی جەنابەت کە لەو ماوەی ڕابردووە زۆر پرۆگرامی خوێندنم بینیوە لە ناو ناوەندەکانی خوێندنە لە کۆتایی بەرگەکەیان نووسراوە تەرجەمەکردنی یاخود وەرگێڕانی ناوی چەند بەڕێزێک هاتووە ینی تەیدن بۆ قسەکەی جەنابەت کە معقول نییە ئێمە خاوەنی زمانێکی دەوڵەمەندین ئێمە خاوەنی فەرهەنگێکی دەوڵەمەند و کەلتورێکی فراوان و سەرزەمین و جوگرافیایەکی فراوانین بچین لە منهەج لە یاخود پرۆگرامێک لە دەرەوە بێنین تەرجەمەیکەین و ئەمە بەگوێی نەوەکانی داهاتوومانیا بدەین ینی حەق نییە ئێمە ئەو هەمووە خەڵکە تێگەیشت و خوێنەوار و شارەزا و زانایانەمان هەیە خۆمان پرۆگرام بۆ خۆمان دابنین لە دوای 30 ساڵ مافی ئەوەمان نییە توانای ئەوەمان نییە کە خۆمان بتوانین پرۆگرام بۆ خۆمان دابنین بەڕاستی یعنی پرسیارێکی بەجێیە و تەواوە من تاوا پشگیری ئەو قسەیەم ئەگەر ئێمە بە مێژووی وڵاتانە بڕۆینەوە بۆ نمونە گەورەترین هەڕەم لە میسرا لە ماوەی 25 ساڵە دروست کراوە ئێمە ماوەی حکومڕانیەکەمان وا خۆی تقریبا نزیکە بێتەوە لە 35 ساڵ لە 35 ساڵ نزیکە بێتەوە کە نەتوانین پرۆگرامێک دانین بە هەبوونی ئەم هەموو ئەدیبوون و سەر و شاعرە پێم وابێ کەم و کورتێکی گەورەیە و کەم تەرخەمیەکی گەورەیە ئایا هەر کامێکیان بێ وەزارەت و حکوومەت کەم تەرخەم بێ کە لای نەکردۆدۆ لە ئەدیبوون و سەران و نەیدواندون و وەک پرۆژە بەڵێ زاناکانمان کەمتر نین لە زانای وڵاتانی تر بگرە پێشکەوتوترن و ئاستیان زۆر بەرزترە تەنانەت شاعیرانمان هەندێک شاعیرمان هەیە سنووری لۆکاڵی بوونیان تێپەڕاند و گەشتونەتە سنووری وڵاتانی جیهان شیعرەکانیان بەرهەمەکانیان وەرجێڕدراوەتە سەر چەندین زمان بۆ میلەتانی تر سوود لە بەرهەمەکانی ئێمە وەربگرن بەڵام ئێمە خۆمان نەتوانین لە ناوخۆدا سوودی لێ ببینین ئەمە کەم تەرخەمیەکی ئیداری گەورەیە پێم وابێت تا ئێستا لای لێ نەکراوەتەوە هیوادارم لەمە دووە بتوانرێت لای لێ بکرێتەوە بەڵێ توانای باشمان هەیە
توانای ئەدەبی و توانای نووسری باشمان هەیە، توانای داڕشتنی پرۆگرامیان هەیە و لیژنەی زانستی باشیشمان هەیە. ئەگەر ئاوڕیان لێ بدرێتەوە و کار ئاسانیان بۆ بکرێ پێم وابێ دەتوانرێت پرۆگرامی زۆر باش بۆ خوێندکاران و قوتابیان دابنرێ و هەڵقوڵاوی ژینگە و بە تامێکی کوردەواریانەی خۆمان بێ پێم وابێ سوودی زۆرترە و قوتابیان باشتر فێر دەبن. بەڵێ ئەمە جۆرێک نییە لە بازرگانی کە حکوومەت و وەزارەتی پەروەردە ئەیکەن ئاسانترە لە بەردەستیانە بۆ کۆپیکردنی بابەتە پرۆگرامیەکان. بێگومان ڕەنگە جۆرێک لە بازرگانی تێداوێ، یعنی لە وڵاتێکەوەی هێنی کۆپی ئەەکەی ئەدرێ بە هەندێک چاپخانە بۆ نمونە چەندین شوێن ڕەنگە سوودی لێ وەربگرێیان ئەوانەی کە تەرجەمەیەکەن بە هەر حاڵ، بەڵام ڕەنگە جۆرێک لە بازرگانی تێداوێ. ینی من تقریبان ئەوە ناشارمەوە، بەڵام گرنگیدان بە بەرهەمی ناوخۆیی و نووسینی ناوخۆیی و ئەوانەی کە توانایان هەیە هەم پاڵپشتیەکەی و هەم هاندانێکە بۆی کە زیاتر بەرهەمی هەبێ و هەم دڵی بە کارەکەی خۆشە بێ و هەم دڵی بە پرۆگرام و هینەکانی خۆش. ئێوەکو مامۆسایەکی ناڕازی چەند کۆنتاکتان هەیە پێکەوە ئەو مامۆسان ناڕازیانە بتوانن لەبەری ئەوەی دەنگتان پەرتەوازە بێت، دەنگتان یەکخەن و بتوانن چۆن ستافێکتان هەیە بۆ سەرپەرشتیکردنی ناڕازایەتیەکان بە هەمان شێوە نوێنەرتان هەبێت لە ناو پەرلەمانی عێراق و ئەنجومەنی نوێنەرانی عێراقا. بەڕاستی ئێمە وەکو مامۆسایانی ناڕازی بەگشتی کۆنتاکتمان هەیە لە زۆر بوارە لەگەڵ یەکتریە، ڕەنگە جیاوازی بیر و بۆچوونمان هەیە لە ئالیەت و میکانیزمە، بەڵام کۆنتاکتی بەردەواممان هەیە لەگەڵ یەکتریدا. پێم وابێ ئەگەر مامۆستایەک کە خۆی بە چەندین ئازار و مەینەتی و نەهامەتیدا تێپەڕیوە لەم چەند ساڵانەی دواییدا بوونی هەبێ لە ناو پەرلەمانی عێراق، لە ناو دەسەڵاتی یاسادانان قازانجێکی گەورەیە و سوودێکی زۆرە گەیەنێ بە بەرژەوەندی مامۆستایان و بە بەرژەوەندی فەرمانبەرانی تریش. ڕنگدانەوەی ئەبێ لەسەر کۆی پرۆسەکە و داوێنکردنی ماف لەبەر ئەوەی ئازارێکی چەشتە بێ ئەزانێ ئازارەکە چۆنە. پێم وابێ هەموو هەوڵێک ئەدا بۆ چارەسەرکردنی و هەموو هەوڵێک ئەدا بۆ ئەوەی بیخاتە خزمەت دەرکردنی یاسایەک و پرۆژە یاسایەکەوە کە سوود بە بەرژەوەندی گشتی بگێنێ. بەڵێ کاک سامان، ئێوە ئێستا کاندیدی قوارەیەکی دیاریکراون. زۆر جار ئەم پرسیارە ئاراستەی جەنابتان نەکرێ کە وەکو ئەو کەسانی کە لەسەر شەقامن جۆرێک لە جۆرەکان بۆیە بەشداری لە خۆپشاندانەکان ئاکەن، بۆیە ناڕزایەتی دەرئەبڕێن و ئەبنە دەنگێکی ناڕازی بۆەوەی لە داهاتوودا ببنە کاندید و ببنە پۆستێک بەدەستبێنن. وەڵامت بۆ ئەم پرسیارە چییە؟ بەڕاستی بوون بە کاندید عیبە نییە. ئەگەر عیبەیە بۆ حیزبەکانی دەسەڵات کاندیدیان هەیە، بۆ حیزبەکانی ئۆپۆزیسیۆن کاندیدیان هەیە. ئەگەر خەڵکی سەر بەخۆش خۆی کاندیدکە بۆ عیبەیە، ینی بۆ ئەوان عیب نییە، بۆ ئێمە عیبەیە. ئەمە خۆی پرسیارەکە لە ئەساسا خۆی بەو شێوەیە. ئەو دەنگۆیانە لەگەڵ ڕێزمە هەر دەسەڵات و ئەوانەی دەسەڵات لە پشت بڵاوکردنەوەی ئەو دەنگۆیانەوەیە. کەسێکی خوێنەواری زمانزانی شارەزا کە ئازار و مەینەتیەکانی چەشتە بێ بچێتە پەرلەمان هەوڵی باشکردنی دۆخی خەڵکی بدا لە ڕووی یاساییەوە بۆ هەوڵی ڕێگریکردن بدا لەو بەرپرسانەی کە یاسا ڕۆژانە پێشێلەکەن، کە مافی خەڵکی پێشێلەکەن، کە موچەی خەڵکی نادەن، کە مافی خەڵکی نادەن، کە قوتی ماڵ و مناڵی هەزاران خێزان دەیان هەزار خێزان ئەخۆن و گوێیان پێ نادەن، گوێ بە ئازار و مەینەتیەکانیان نادەن، گوێ نادەن بەو ناڵە و ئازار و ئێشە زۆرانەی کە لە ناخی هەر تاچێکی ئەم کۆمەڵگایەدا هەیە. ئایا ئەمانە بچن باشترە یاسا دەرکەن بۆ ڕێگریکردن لەو بەرپرسە نابەرپرسانەی کە هەمیشە ویستویانە مافی هەمووان بخۆن بێ ئەوەی هیچ یاسایەک لێپرسینەوەیان لێ بکە، یا کۆمەڵێک کەس بچنە ئەوێ کە تەنها هیچ خەمێکیان نەبێ بەس خەمی ئەوەیان بێ بڵێ نازناوێکمان وەرگرتووە یا پێگەی کۆمەڵایەتی و پێگەی سیاسی خۆیانی پێبەرزکەنەوە. پێم وابێ کەسانێک بچن کە شارەزا بن، کە زمانزان بن، ئەوان ئەیانەوێ کەسانێک بچن کە ڕۆڵیان نەبێ لەوێ. ئێمە ئەمانەوێ کەسانێک بچن کە ڕۆڵیان هەبێ لەوێ. ئێمە ئەمانەوێ بەشێک بین لە چارەسەر، ئەمانەوێت چارەسەر بۆ کێشەکان بدۆزینەوە. ئێمە نامانەوێ کات بکوژین. ئەوان ئەیانەوێ دۆخەکەەوە خۆی بمێنێتەوە، ئێمە ئەمانەوێت دۆخەکە بە عقارێکی باشدا بڕوە هەتا میلەتەکەمان لەمە دووە بەخۆشی بژی، گوزەرانێکی باشی هەبێ،
نەک هەمووی چاوی لە دەست بێ بڵێ چاوی لە دەستی کەسانی تر بێ خێرێکی پێ بکە یا وەکو خێر و سەدەقە حاشا بن مەبەستم میلەتی ئێمە نییە میلەتی خۆمان شایانی ژیانێکی سەربەرزانە و شەرەفمەندانە و شکۆمەندانەیە و ئەوانەی کە بە چاوێکی خراپ و سووک سەیری میلە دەکەن ئەوانە خۆیان بەها و ڕێزیان بۆ هیچ کەسێک نییە و پێویستە ئەوانە لە گۆڕەپانی سیاسی دوور بخرێنەوە و کەسانی دڵسۆز و شارەزا بخرێنە جێگەیان بۆ ئەوی بتوانن خزمەتی میلەتەکەیان بەبێ جیاوازی ڕەنگەکان بکەن خزمەتی هەمووان بکەن مهم ئەوەیە خزمەتی تاکێکی گەلی کورد بکە لە هەر ڕنگ و حزب و ڕێکخرا و هەر بۆ شوێنێکی هەبێت. مامۆستا سامان من زۆر سپاسی جەناب دەکەم کە کێشا هاتی بەشداریت کرد لە پرۆگرامەکەی ئێمە سپاس بۆ جنابە دەگەر شتێک ما بێ من لە بیرم چوو بێ حەسبکە ئاماژەی پێ بکەی ئێمە لە خزمەتتە. وەڵام سپاس بۆ سایتی سپەی سپاس بۆ ماندووبوونی ئێوە و هیوادارم خەڵکی بە شێوازێکی بەرفراوان بەشداری هەڵبژاردن بکە چونکە بایکۆتکردنی هەڵبژاردن ئەچێتە خزمەتی دەسەڵاتەوە و ئەچێتە خزمەتی ئەو کەسانەی کە مافەکانتان پێشێلەکەن کە مافەکانی خەڵکیان چەندین ساڵە نەداوە و ئەیانەوێت درێژە بەو بارودۆخە ناهەموارە بدەن هەمیشە چاو لە ڕێی ئەوە بن موچە هات موچە نەهات مافتان خورا مافتان نەخورا بەغا ناردی ئێمە ناینێرین یعنی ئەم یاریە بەڕاستی وەکو یاریێکی مناڵانەی لێ هاتووە هیوادارین هەمووان بەشدارێکی کارا لە هەڵبژاردنا بکەن و بچن دەنگی خۆیان بدەن و بەو کەسەی کە ئەیانەوێ بە ئازادانە دەنگی خۆیان بدەن. جارێکی دیکە سپاس دەکەین کاک سپاس بۆ بەڕێستان کاتێکی خۆش بینەرانی خۆشەوی سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بن هەر بژین.